قورآنەوەی خێرە. کەواتە تۆی موسڵمان دەزانی نیشانەیەک لە نیشانەکانی تەقواداری چییە؟ هەرچی لەم قورآنە داهاتوە بە خێری بزانیت. نەک بڵێ وەڵا خۆ قورآن باشە بەڵام هەندێشتی تایە بەداخەوە خۆزگام شتانە نەبووایە. کەوادوتەوە ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض، یعنی وەکو باوەڕت باندی لە قورآنێ باوەڕ باندێکی نییە. ئەوە تۆ تەقوادار نی، سزای تۆش جەهەنەمە خوا پەناماندا. بۆی براکەم کولی بڕگەیەکی دەبێ باوەڕت پێ بێت. اینجا بە قسە خۆشە بەڵام بە عەمەل دەردەکەوێ باوەڕت پێێتیان نا. ئەها وەڵا باوکیان مرد، ئێستا شەڕیانە لەسەر چی؟ چۆنە بێ میراتی خۆشک بدەین؟ خوشکمان شووی کردووە لای پیاوێکی بێگانەیە، بۆچی میراتی بدەین؟ ئێ لە خوا نەترس، پەروەردگار حەقی بۆ داناوە، حەقی بۆ داناوە. چۆن دەڵێ نایدەم؟ دێ ئەنواع و ئەشکال بیان و دەدۆزێتەوە بۆی میراتەکە نەداتە خوشکی. دەژ لە قورآن خێر و بەرەکەتە ماشاءالله، خێر و بەرەکەتە تۆ ئیش پێ ناکەی، کاری پێ ناکەی. یا ئافرەتە دێ شکایەت دەکات وەڵام من دەمەوێت بە قانون بیکەم، بە شەرع نایکەم، نوێژی دەکات بە قانون دێکە. بۆ لە قانون کچ و کوڕ وەکو یەک دانراوە. ئەی تۆ باوەڕت بە قورآن نییە، کەواتە باوەڕت پێی نییە. کە باس بێتە سەر تەعەدود الزەوجات، فرەژنێتی، کە بە عەدل و تەقواشەوە بێ، ئافرەتە و دەڵێ باوەڕم پێی نییە. قسەیەکی خۆش دەجێڕن، دەڵێن ئافرەتێک هەر لای پیاوەکەی زۆر وای دەردەبڕی کە زۆر ئیماندارە، هەر ئاەتی قورئانی بۆ خوێندرابایەوە یعنی دەردەکەوت کە زۆر متەئەسیرە و زۆری بەلاوە قبوڵە. تاو ئاەتەی بۆ خوێندرایەوە فەنکیحوا ما طاب لەکم من النساء مثنى وثلاث ورباع، دەڵێ ڕێک ئاوای کرد، یعنی من نەسڕانی موسڵمان نیم، قبوڵم نییە، ئەوەیانم قبوڵ نییە. یعنی کە گەیشتەوە قبوڵی نییە. پێشی بڵێ تۆ موسڵمان نیت، ئەی خۆی گەورە حەڵاڵی نەکردووە. ئەگەر بڵێ حەق و مافی خۆم جێبەجێکە، تۆ جاری هیچت نییە، ژنی چی تردێنیت، یا لەگەڵ من حەقی پێویستت نەداوە، قەی ناکە حەق، بەس ئەسڵەن قبوڵم نییە، دەڵێ ئەسڵەن شتی وا نابێت. لەو لاشەوە ئیدعای ئیسلامەتی و دیندارەتی و ئەوەشی قبوڵ نییە. بۆیە ئینسانی تەقوادار هەرچی لە قورئاندا هەیە دەبێت بە خێری بزانیت. قالوا خەیرا،